شانزەیەمین کۆبوونەوەی جوواکی گشتی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە دەستی پێکرد. لە کۆبوونەوەکەدا نوێنەری زۆربەی پارت و لایەنە سیاسیە کوردیەکانی هەر چوار بەشی کوردستان بەشدار بوون و پەیامیان پێشکەش کرد. ئامانجی کۆبوونەوەکەش پێکێنانی یەکێتی نەتەوەیی و یەکدەنگی هێز و لایەنە کوردیەکانە. کۆبوونەوەکەش باوتنەوەی سرودی نیشتیمانی ئەیڕەقی بوو وتاری هاوسەرەکانی گشتی کەنەکە نیلۆڤەر کۆچ و دکتۆر ڕێبوار ڕەشید دەستی پێکرد. امیدوار نوجوات شانزدمین بکاره به علیکار به جبو ولات جی کو نقشه کردستان نو دعوا کردن. چون براستی جی اول ساله که تنابر جوات گشتیا پانزدمین هایان شانزدمین در باس بو و به ساله دا کردستان تیلیجن کردستان نوش در کتن هولی. یعنی ممکن به ام هروج نوچه دربار شهر کشتن تلانکنا کردستان دبیزن. لعلیه کدن کردستان نوش دعوا کردن. اف کردستان نو ادیت هنی بیر باوری نده کرده. به پیشنگتیا تکوشنا لهنگی یا کردان ایرو کردستان نو دا استراتژی دوستانیا گلاج هتیا وکرن. گل کرد، اسوری سوریانی کلدانی، ارمنی، عرب، ترکمن، چچن، همو پیکاتین باوریان وک ازیدی علوی، کاکی، شبک، یارسانی زردشتی هم همو ایرو بمل جبو پیشروجه که آزاد کردستان نو آواد کن. علی دنجی اف کردستان نو دا اف 7 ساله جنین که بدنگ هاتن نیشتن اوانی دی بشتری آواکرنا کردستان نو دبن. سلااو ڕێزی بێپایان لە هەموو گەلی کوردستان لە هەر شوێنێکە هەن لە تورکمان و لە ئاسووری و لە ئەرمەن و لە عەرەب و لە کەمایەتەکانی دیکەی کوردستان لە ئێزیدی و شەبەک و یارسان و لە زەردەشتیان و لە هەر کەسێکی دیکەی لە کۆمەلگای کوردستان ڕێگان بدەن کە بە ناوی هەمومانەوە سڵاوی زۆر گەرم لە هێزی پێشمەرەی کوردستان لە هێزی گەریلای کوردستان لە یەکینەکانی پاراستنی گەل لە هەر کوێکە هەن بکەم سڵاوی زۆر گەرم لە 18 ساڵ لە بەرخۆدانی ئیمرالی لە بەرگری پاراستنی گەل لە قەندیل بکەم. بۆ هەموو خەونەکە